بەرنامەی سەربازی ونی ئەم جارە چیرۆکی خۆبەخشێکی شاری هەڵەبجە دەژێڕێتەوە کە دوای لە دەستدانی بەشێک لە خێزانەکەی و ئەنفالبوونی خزم و کەسوکاری بڕیارەدات خۆبەخشانە خزمەت بکات و ئێش و ئازاری خەڵکی شارەکەی لە ئامێز بگرێ و ئازارەکانیان چارەسەر بکات و کەمێک لە برینەکانیان ساڕێژ بکات. ئەم خۆبەخشە بەشێکی زۆر لەو کەسانە لە باوەش دەگرێت کە بەدەست هەژاری و کەم دەرامەتی و نەخۆشیەوە دەناڵێنن هاوکات هەوڵی لە ناوبردنی ئەو دەردەدات کە ژینگە و سەوزایی ئەو شارە جوانەی بەرەو لێواری لە ناوچوون بردەبوو. ئەو پیاوە لە ڕێگەی پرۆژەکانی خۆیەوە بووە بە پارێزەری ئەو ژینگەیە. دوجار لەگەڵ فراوان بوونی ڕوبەری کارە خۆبەخشیەکەی بڕیاریدا لە چوارچێوەی ڕێکخراوێکدا گرنگی بە هاوکاری مرۆیی و ژینگە و گەشەپێدانی مرۆیی و کاری خۆبەخشی بدات و ببێت بە چەترێک بۆ لە باوەشگرتنی خەمی شارەکەی. حەزەکەم پێتان بڵێم کە بیرۆکەی کاری خۆبەخشی و خزمەتگوزاریم لەکوێوە دەستی پێ کردووە. لە سەرەتای دەستپێکردنی کیمیابارانی هەڵەبجە کە چوونە ئوردوگاکانی ئێران هەستم کرد دەبێت خەڵکانەکە بن خزمەت بکەن، بۆیە هەر لێوە دەستم کرد بە کاری خۆبەخشی. 6 مانگ لێ کاری خۆبەخشیم کرد لەناو ئوردوگاکانە بۆ پاشان کە گەڕاینەوە ئێرە لەگەڵ 1-2 دەستگای خێرخوازی کارم کردووە هەتاوەکو ساڵەکانی 2023. لە 2023 بۆ خۆم حەزم کرد سەربەخۆ بم، ئەو بۆ هێشتا فەرمانگەی ڕێکخراوە حکومیەکان دروست نەبوو بۆ ئەو کاتە. مۆڵەتێکی تقریباً خواری فەرمانگەمان وەرگرتە بوو کە کار بکەین و ئێستا ڕێکخراوی سەروەری هەڵەبجەیەکێک لە ڕێکخراوە هەرە چالاکەکانی سنووری پارێزگای هەڵەبجە بۆ خۆم هەر لە سەرەتاوە حەزم لە کاری مرۆیی بوو. بۆیە هەر بە منداڵیم هەر لە پۆلی 5 سەرەتاییەوە دەرکم بەوە کرد کە من حەزەکەم بەوەی کە هاوکاری خەڵکی بکەم، هاوکار بم. بۆیە هەر لە پۆلی 5 سەرەتاییەوە توانم بڵێم خۆم بۆ خۆم سربەخۆیەکم وەرگرت لە ڕووی داراییەوە کە تەمەنیشم زۆر بچوو بوو. هەرەو کاتانە خەڵکانێکم هەبوو برادرم بوون، قوتابی بوون، باری بژێویان خراپ بوو. بەرداوام من هاوکاری چۆنم پێ بکرایە بەو کەم تەمەنی خۆم بەو توانایی خۆم هاوکاری مەکردن. هەر لەو کاتەوە هەستم کرد کە من ڕۆحێکی بەخشارانەم هەیە. هەر حادیسەیەکی لە هەڵەبجە کە ڕوویەدا لەو کاتانە چۆن دەڵێ یەکێک بووم لە چاو منداڵیشمای یەک بووم لەوانەی کارکتەرێکی زیندوو بووم لە ناو کارە مرۆیەکانە. هەتا ئەو کاتانی کە بە تەواوەتی هەستم پێ کرد کە لە کیمیابارانی هەڵەبجەدا بە تەواوەتی چۆن دەڵێ ئەو هەستم گەشەی کرد لە هەموو ڕوویەکەوە. لە بەرنامەی سەربازی ونی ئەم جارەدا ڕۆڵی کۆمەڵێک خۆبەخش و ئەندامانی ئەو گروپە نیشانە دەین و سەربازی ون چیرۆکی کارەکانیان دەژێڕێتەوە. ئەم پیاوە لە پێناو خۆشەویستی بۆ خاک و خەڵکەکەی وەک ئەرکێکی نەتەوەی و نیشتیمانی ئەو کارە خۆبەخشیە ئەنجامەدا. ئێمە چەندین خێزان لەم شارەدا بەردەوام هاوکاریمان کردوون، هاوکاری بە چۆن دەڵی کارتۆنی خواردن سەلی غیزایی پێوترێ. بەردەوام هاوکاریمان هەبووە و لە جەژنەکانیشدا پێش دەژن هاوکاری خێزانە هەژارەکانمان کردووە. هیچ کەسێک نییە لەم شاراکە هەژار بێ مەگەر پێی نەزانرابێ ئیلا هاوکاری ئێمە بەدەست گەشتووە. یعنی لە هەموو بۆنەکاندا ئێمە نەمان هێڵاوە بێناز بن و ئەم قەیرانەش ڕووی کردوێتە ئێرە چەندین خێزان ینی لە سنووری پارێزگای هەڵەبجە هەر لە ناحیەکانیەوە بیگرە هەتاوکو ناو هەڵەبجە بگرە لە دەروی هەڵەبجەشەوە لە شارە زور و شوێنەکانی تر ئێمە خزمەتێکی بەرچاومان کردووە تەنانەت تا ڕانی و چوارقوڕنەش چوین و شوێنەکانی تریش چوین. یعنی نەمان هێڵاوە کەسێکی هەژار هەبێ مستەفید نەبێ شتی وەرنەگرتوێ هاوکاری مادی یا هاوکاری خۆراکیمان نەکردوێت. مانگانە لە هۆڵێکی تایبەت دەست دەکەن بە پێدانی کەل و پەل و ئازوقا بۆ ئەو خێزارانەی دەستکورتن یان بنەماڵی شەهیدن و باری داراییان خراپە. ئیقبال وەک وەفایەک و ئەرکێکی نیشتیمانی دەستی هاوکاریان بۆ درێژ دەکا و لە باوەشیان دەگرێت. یەکێک لە کارەکانی تری ئەو خۆبەخشە دابینکردنی پێداویستی قوتابخانە و خوێندنە بۆ منداڵان تا لە کاتی خوێندن بەردەوام بن و لە خوێندندا نەبڕێن و هاوکاریان بێت لە دروستکردنی داهاتوویەکی گەش و
نەوەیەکی خوێندەوار و ڕۆشنبیردا. ئێمە کە لە ئێران گەڕینەوە دیار بوو هەڵەبجە وێرانەیەک بوو بە تەواوەتی. ئەو کاتانە خەڵک بە تەواوەتی لێرە باری بشێوی خەڵکێکی زۆر هەتی و کەوتوو لەم شارەیە، هیچ موچەیەکیش نەبوو. بۆیە خۆشبەختانە خەڵکێکی خێرخواز ڕوویە کردە هەڵەبجە. ئێمەش بە خۆبەخشی لەگەڵیاندا بووین. ئەو کاتە بڵێن چەند دەستگایەک هەبوون، من لەگەڵ دەستگایەکیانە بە خۆبەخشی کارم دەکرد کە خۆشبەختانە ئەمانتوانی تەمویلێکی مادی باشی ئەو مناڵانە بکەین کە بێ سەرپەرشتن، ینی بە تەواوەتی بژێوی ژیانی ئەوان زۆر خۆشتر بوو لەوەی کە هەتیو نەبوو، بێ سەرپەرشت نەبوو. بەخراوی سەروەری هەڵەبجە دەرفەتێکی زۆر باشی ڕەخساندووە لە ناو شاری هەڵەبجەیە بۆ ناساندنی کاری خۆبەخشی، لەبەرەوەی نمونەیەکی زۆر جوانە لە ڕێی ستافێکی خۆبەخشەوە هەڵەستین بە جێبەجێکردنی کارەکانمان بە شێوەیەکی خۆبەخشانە و ئیشەکانی زیاتر مرۆین و خزمەت بە چین و توێژی هەژارانە و لە پاڵ ئەم کارە مرۆیانەیە و لایانی ژینگە و کارتی تەندروستی و بوارەکانی تریشمان لەبیر نەکردووە و بە خۆبەخشانە کاری خۆمانەکەین. بە تاکید ئێمە لەبەرەوەی ڕێکخراوێکی خێرخوازین و مرۆین ئەو کارێک کە کاک ئیقبالێک کات وەکو خۆبەخشێر زۆر کارێکی گرنگە بەلایەمەوە. ئێمە هەمووان کە هەموو کاتێک بە یەکێکی ئەزانین کە یەکێکە نوێنەری ئێمە لە هەڵەبجە وەکو مانگی سووری تورکی بێت یا خودوەکو مانگی سووری عێراقی بێت لێرە کار دەکات و ئێمە زۆر دەستخۆشی لە کارەکانی دەکەین، زۆر ڕامان لە کارەکانی و ئەوە هاوکات هەردەم هاریکاری. بەڕێز مامۆستا ئیقبال لەگەڵ ستافەکەی بەڕاستی وەکو ئیدارە لە ڕووی ئیدارەوە پێکاتەیەکی زۆر باشیان هەیە کەوەی مایەی دڵخۆشکەرەیە کە هاوسەنگێکی زۆر باشیان لە نێوان ئیش و کاری ژنان و پیاوانە کردووە. مە یەکێکە لەو کارانیان کە بەندە زۆر لیان ڕازیە لە ڕووی ئیشکردن و پراکتیکیەوە لە ناو شاری هەڵەبجە. بەڕاستی ئەمە وەکو سەرۆکاتی شارەوانی هەڵەبجە هەماهەنگێکی زۆر باشمان هەیە لەگەڵمانە، چونکە بەڕاستی هاوکارێکی زۆرمان ئەکات بە تایبەتی لە وەرزی بەهارە بۆ دابینکردنی نەمان بۆ هەڵمەتی نەمام ناشتن. ئێمە وەک بەڕێوەبەرایەتی کاروباری ناوخۆ لە پارێزگای هەڵەبجە لە سەرەتای دروستبوونی کردنەوەی ئەم بەڕێوەبەرایەتیە کە بەشی کۆمەڵە و ڕێکخراوەکانمان هەیە. مامۆستا ئیقبال وەک ڕێکخراوی سەروەری هەڵەبجە یەکەم ڕێکخراو بووە کە دۆسیی خۆی بە شەفافی تەسلیمی ئێمە کردووە. دەستخۆشی لەکەین بۆ ئیش و کارەکانی ئێمەش ساڵانە سوپاس و پێزانینی خۆمانەوەک پارێزگای هەڵەبجە و بەڕێوەبەرایەتی کاروباری ناوخۆت پێشکەشی بە ڕێکخراوەی سەروەری هەڵەبجە کردووە و پێشکەشی مامۆستا ئیقبالمان کردووە. دەستخۆشی لەکەین بۆ هەموو کارەکانی کە لە ئەم پارێزگایە ئیکات کە هاوکاری خەڵکی لێ قەوما و ئاوارەکانەکە بە تایبەتی لە کاتی بوومە لەرزەکەی ساڵی ڕابردووە دەجە دەستێکی زۆری هەبووە لەم پارێزگایە هاوکاریی خەڵکی زۆر کردووە. دەستخۆشی لەکەین هیوای سەرکەوتنی بۆ خوارد. ئیقبال یەکێک لە کارە پڕ بەهاکانی بریتە لە زیندوو ڕاگررتنی هەردوو باخی زەیتون و سیروان کە بە ڕۆحی شاری هەڵەبجە دادەنرێت. ئەو لە ڕێگەی پرۆژەیەکەوە خزمەتێکی گەورە پێشکەشی گەورەترین باخچەی شاری هەڵەبجە دەکات. ئەم پرۆژێش لە دوو بەش پێک دێ. لەلایەک ڕێگریکردن لە وشکبوونی باخچە و دارستانی سیروان لە ڕێگەی دووبارە ژیاننەوەی نەمامەکان و چاندن و ڕواندنی دار و درەخت و زیاترکردنی ڕووبەری سەوزایی. لەلایەکی تریشەوە دۆزینەوەی هەلیکار بۆ زیاتر لە 200 گەنج لە کچان و کوڕانی ئەم شارە و لە نێویشاندا چەندین خاوەن پێداویستی تایبەت کە بوون بە خاوەنکار و داهاتی خۆیان. من لەگەڵ هاوکارەکانم هەستمان بەوە کرد کە ژینگەی هەڵەبجە دوای کیمیاباران ژینگەیە کە مەترسی هەیە، ژینگەیە کە ئالوودە بووە بەڕاستی. بۆیە هەستان بەوەی کە ئەو بواری کە بواری ژینگەیە ئێمە هەستمان بە بەرپرسیارەتی کرد لەگەڵ ئێوە کە ڕێکخراوێکی مرۆییش بووین، بەڵام فەرامۆشمان نەکرد ئەو شوێنانەی کە ژینگەی هەڵەبجەیان دەپاراست کە غاباتێکی گەورە بوو لەگەڵ نەمام باخە زەیتونە کە 5,000 نەمان بوو، لەگەڵ نەمامگەیە کە لە سیروان 122 دۆنمە کە قەیرانەکە دەستی پێکرد، هەمویان بەرەو لە نەمان چوون بەرەو ئەوە چونکە خزمەتیان بە تەواوەتی نەئەکرا لەبەرەوەی کارمەندیان نەبوو. ئێمە و هاوکارەکانم و هەروەها بە هاوکاری خەڵکانێکی تریش توانیمان بەردەوام خزمەت بەوە بکەین ئاگر بڕیان بکەین هەڵپاچینیان بۆ بکەین هەتاوکو ئێستش کە قسە لەگەڵ ئێوە دەکەم بۆ ماوەی 3 ساڵ و نیوە ئێمە خزمەتی ژینگە ئەم شارێکم بەبێ دابڕان.
بەڕاستی کە هەستمان کرد ژینگەی هەڵەبجە لە مەترسیە لە دووڕۆ خۆی ئەوە کە ئالوودە بووە بە کیمیاباران لە ڕوویەکیشەوە ئەو نەمام و دارستانی کە هەیەی ئەگەر ئیزافی بۆ ناکرێ خەریکە ئەوشی کە هەیەی لە ناو ئەچێ ئێمە هاوکاری ئەو ئاوارانی کە لێرە بوون داوامان لێکردن ئەوانیش کە لێرە دەژین بەڕاستی حەق و مافیان هەیە لێرە دەبێت حەق و مافی خۆیان جێبەجێ بکەن ئێمە هاوکاری ئەومان دەکردن خۆراکیمان دەکردن سەرەتا ئەوانیش هاوکارمان بوو بە خۆبەخش لەگەڵماندا خزمەتیان دەکرد پاشان ڕێکخراوی جیئایزەتی ئەڵمانی خۆی پرۆژەی هەبوو ئێمە توانیمان پرۆژەکە تەقدیم بکەین خۆشببختانە دوو پرۆژەمان بۆ دەرچووە ئێستا و کەسانی کە کار دەکەن سێ چینن چینێکی ئافرەت چینێکی گەنج ئەوانی کە بێکارن و کۆلیژیان تەواو کردو بێکارن و هەروەها خۆشببختانەتر لەوە دە ئەندامان هەیە کە خاوەن پێداویستی تایبەتن کە خەڵکی تەنانەت خێزانی خۆشان متمانیان پێ نەبوو لە ناو خێزانەکە دابن ئێمە لێوە خستونمانەتە کار بەڵکو واشان لێ هاتۆ لە خەڵکێکی زیاتر لە بۆ ئەوەی چۆن دەڵێ ئاستی توانای خۆیان ئەوە بکەن لە خەڵکێکی تر زیاتر چاکتر ئیش دەکەن لەوێت. ئەم کۆمەڵە گەنجە بەردەوام لەم باخچەیە کار دەکەن و لە هەر 4 وەرزی ساڵدا با سەرپەرشتی ئیقبالی خۆبەخش بەردەوامن لە خزمەتکردن ئەو کارش بۆ خزمەتکردنە بە ژینگەی ئەو ناوچەیە و پاراستنیەتی. ئێمە لەگەڵ ئەوەدا کە نەمامگەی سیروان نەمان هێڵاوە لەو مەترسیە کە بەڕاستی نەجاتی بووە ئێمە باخە زەیتونی هەڵەبجە کە 5,000 نەمامە سەرۆتێکی هەم نیشتیمانیە هەم ژینگەییە هەم 5,000کەش تقریبا ڕەمزێکە بۆ شەیدانی هەڵەبجە ئێمە توانیمانە خۆشببختانە خزمەتێکی باشی بکەین و لە ئێستاشە بڕیارمانداوە هەر بەردەوام بین کە 3 ساڵ ئێمە لە خزمەتیان نابووین بە شایەدی خۆیان وەغاباتی هەڵەبجەیەکێکە لە سیما جوانەکانی شاری هەڵەبجە کار دەکەین لەبەرەوە خزمەتی وڵاتەکەمان بکەین سەرەتا دەستخۆشی لە هەموو بەشەکانی ئێرە دەکەین و ئەمجاکوم بە گەرما و ڕۆژانە ئێمە خەریکی ئەم باخچەین لەبەر ئەوەی ئەم دار و درەختە پێویستی بە پاراستنی هەیە دەستخۆشی لە ئیقباڵەکەین وەکو ڕێکخراوی سەرۆری هەڵەبجە سەرۆرێکی گەوریان بۆ پارێزگای هەڵەبجەی شەید تۆمار کردووە لە ڕاستیە لە خواردەمەنی بۆ هەژاران و کەم دەرامەت بۆ کەم ئەندامان بۆ خەڵکی کەم دەرامەت بۆ خاوەن شەیدەکان بۆ ئەوانەی کە خاوەن پێراسی تایبەتن بە تایبەتی لە جلوبەرگ لە خواردەمەنی باز بە خۆمامۆستا ئیقباڵ وەکو سەرۆکی ڕێکخراوی سەروەری هەڵەبجە دەستێکی باڵای هەبووە لە سەوز پۆشینی هەم ناحی سیروان و هەم پارێزگای هەڵەبجە کۆمەڵێکی تایبەتی جوان دەستخۆشی لەکەین هەمیشە بەردەوامی ئینشاءڵڵا. زەحمەتی ئێمە ینی خۆش و هاوکارەکانی شمێکێک لەوانە ئەوەیە خۆبەخشی تۆ ئەم کارانە دەکی جاری وا هەیە بەرامبەرەکەت نازانێ ینی نازت بەسەراکە بەرامبەرەکەت نازانێت کە تۆ خۆبەخشی وات زانێوەکو بەرپرسیارەتێکی مادی کە تۆ ئەبێ ئیلا خزمەتی بکەی ینی ئەمانە جاری وایە ئەزمەی اقتصادیەکە ئەو ئەزمی اقتصادی ڕووی کردە هینەکەمان پێویستی ئەگەر جاران 1% پێویستی بە جوهدی ماندووبوونی توانایی کرد بێ لەبەروی هەڵەبجە چەپە منتیقێکی داخراوە هیچ کۆمپانیایەکیشی تیان نییە بۆی ئەم مەجبورە بین پەنا بەرینە بەر شارەکانی وەکو هەولێر ئەمە بەڕاستی مانوبوونێکی تیابوو مەجازەفی ڕێگەی تیابوو کەسێکیش نەبوو کە هاوکاری ئەوەی تۆ بکە کە تۆ لەم ڕێگەیە شتێکت پێات قەرەبوت بکاتەوە یا شتێ بۆیە خۆم و هاوکارەکانم بەڕاستی زۆر ماندووبووین بۆیە لای من هەموو جارە خۆم بۆ خۆم ئەگەرچی خۆشم لە کارەکەدام زۆر سوپاسیانەکەم تەقدیریانەکەم لەبەرەوەی هەم مەترسی گیانی ئەم مەترسی ڕۆحی سەدان جار بۆ ئێمەشتمان تەوزیع کردووە ینی خەریک بۆ بین بەژێر ژێری خەڵکی ئاوارەکانەوە بە هەزاران کەس پەلاماری داوە بۆی شتەکە بەرێ تۆ خەریک بۆ بی بەژێرەوە تووشی شکاندنی جەستە ببی ئەمانە هەموو مەترسی بوون لە ڕوە یان جاریوا بۆ کەسێک بۆی نەماوە لەوانەیە هەڕەشەی لێ کردبی
ئەمانە هەم لە ڕووی مادیەکەەوە هەم لە ڕووی جستەکەەوە لە بەرەوەی خۆبەخشوی مادووبوونێکی زیاتر بۆ لە کەسێ کە وەزیفەی خۆی بوو بە ئەمکارە بکە بۆیە ئەمە دوو بواری تیا بووە هەم بوارێکی خۆت کە هیچ وەرناگریەوە خۆبەخشانە هەم بوارێکیش مادووبوونەکەت کاتت نەبووە چونکە موظفێک نەبووە لە سەعات دوودا داوامەکە تەواو یا دوانسە ئێمە جاریوا بە 6 ساعت یانزەنی خەڵکی تەقی داوە لە دەرگاکەمان کاکە من هیچ بژێویەکەم نییە مەجبور بووی لەگەڵ هاوکارەکانمدا بۆ نمونە بۆتان دێنمەوە شەوێک سعات 1:30 چون سەردانی ماڵێکمان کردووە یعنی لەوە نەجاتماندان لەبەر ئەوە نەبووە لە ڕاگەاندنەکان ئاین ماڵەکەمان پیشان دەدا لەوە نەجاتمە لە خۆکوژی نەجاتماندا یعنی کە چون ئەوان هیچیان لە بەیانەوە نەخواردو و منداڵەکانمان زیاتر خەوتون لە برسانە هەمویان کەوتبوون ئەمانە هەمووی بەڕاستی کاریگەری دەرونی هەیە لە سەرمان کاریگەری جەستەیی هەیە ماندووبوونی هەیە لە سەرمان. ئەم پیاوە هەندێک جار کۆڵان بە کۆڵان سەردانی ئەو ماڵانە دەکات کە نەخۆش و کەسی خاوەن پێداویستی تایبەتیان لە ماڵدا هەیە و پێویستیان بە چارەسەر و دەستی هاوکاریە ئەو هاوکاریەش لەلایەن ئیقبال و هاوکارەکانیەوە ئەنجامەدرێ بۆ ئەوەی بتوانن کەمێک لە ئازارەکانیان کەم بکەنەوە. ئێمە هەوڵمانداوە ئەوەندەی پێمان بکرێت برینی ئەو بەرکەوتوانە بەڕاستی ساڕێژ بکەین لە بواری مرۆیەت چیمان پێکرابێ هاوکاریمان کردوون لە بواری تەندروستیشەوە شایەتن ئەوانەی کە لە دەڤەرەکان چاکترین خزمەتمان کردو بە کەرتی تەندروستی هەڵەبجە ئەو دەرمانانەی کە پێویست بن هەوڵمانداوە کە دەست نەکەون بۆیان پەیداکەین چەند لە توانامان دوای لە کەرتی تەندروستیە خزمەتی باشمان کردووە خزمەتێکی بەرچاومان کردووە کە بتوانین ئەرکی باری گرانی ئەو ینی بەرکەوتوانەیە خەڵکانێکی تر کە لێرە بواری داراییان نییە ئەو دەرمانانە بکڕن بۆ کەرتی تەندروستی هەڵەبجەی دابین بکەین. ئیقبال ئەو کەسە مرۆڤ دۆستەیە کە بەردەوام لە خەمی خەڵکی شارەکەیدایە ئەو خۆبەخشە دوای فراوانبوونی کارە خۆبەخشیەکەی هەوڵەدات ڕێکخراوێک دروست بکە لە ڕێگەی ئەو ڕێکخراوەوە هەموو ئەو کەسانی پێویستیان بە هاوکاری و چارەسەری تەندروستی هەیە ناونووسیان دەکات و هەفتانە و مانگانە دەستی هاوکاری بۆ هەموو ئەو خێزانانە درێژ دەکات و کۆمەکیان پێدەگەێنێت. ئێمەمانەوە بڵێن هەڵەبجە هەمومان دەڵێن هەڵەبجە سمبولی قوربانی دانا سمبولە ڕەمزە بۆ هەموو کرد بەڵام بەداخەوە تەنها شانزەی سێ هەڵەبجەیان لەبیرە ناڵێن هیچ نەکراوە بەڵام ئەوەی کە کراوە یەکسان نییە بە قوربانی دانەکانی هەڵەبجە بۆیە داوایان لێکەین هەڵەبجە شوێنێکە قەتیز ماوە شوێنێکی سنووریە داوایان لێکین ڕێکخراوەکە نێو دەوڵەتەکان ئاراستی ئەم شارە بکەن خۆیان زیاتر ینی بەقەت ئاراستی بەقەت بارستایی قوربانی دانەکانی هەڵەبجە ینی زیاتر خزمەتی هەڵەبجە بکەن بەڵام بەداخەوە حسابی هەڵەبجە لەگەڵ شوێنێکدا دەکەن کە لە پایتەختەوە نزیک بێ کە هیچی بەسەر نهاتوە ینی هەڵەبجە نەک تەنها کیمیاباران هەڵەبجە پێش کیمیاباران دووجار ئەم هەڵەبجەیە تەخت کراوە هاتوێتە سەر سفر بۆیە هەڵەبجە چەند بەرامبەری ئەوان زیاتر پێویستی بە خزمەتە بۆیە لێرەوە بانگەوازی کەکەین بۆ ئەوانەی کە خوا پێداون کۆمپانیاکانن پیاوەبدارەکانن کە هەندێکیان درێخیان نەکردو دەستخۆشییان لێکەین حەز دەکەن ئەوانی تریش ئەسپی خۆیان لەم بوارەدا تاودە. ئێمە هاوکارەکانم هەر لە بوارەکانی تردا کارمان نەکردووە خۆشبەختانە توانیمان لە بواری پەروەردەدا کە قەیران دەستی پێکرد دەستێکی باڵامان هەبێت لەوەی کە قوتابیانی هەموو سنووری پارێزگای هەڵەبجە کە جامتان لە سەرەتای خوێندنەوە جامتیان بۆ دابین بکەین جامتاکە ئەوە جامتایەکی سادەیان بدەینێ بەڵکو پێداویستی تەنانەت ئەوەندە زیاد و پێداویستەکە بەشی منداڵەکانی ماڵەوەشیان دەدا ینی خوشکوبراکانیان مستەفی دەبوون لەو قرتاسیەی کە ئێمە بۆمان دابینەکردن پاشان جلوبەرێک هەوڵمان داوە هەر لە هەموو سنووری پارێزگای هەڵەبجە ئەو قوتابخانانەی منداڵی تێدایە کە پێویستی پێیەتی خەڵکێکی کە هەژار و کەم دەرامەتە هەست بە زەبوونی نەکا لەگەڵ هاوڕەکان لەگەڵ ئیدارەی بەڕێوەبەراتی پەروەردی هەڵەبجە قسەمان کردو لە هەر شوێنێک حاڵەتێکی وابێ ئاگادارمان کرد بە دەر لەوەش بەگشتی لە زۆرە سنووری ناحیەکانی پارێزگای هەڵەبجە سنووری هەورامان و خورماڵ و سیروان و ئەوانە چیمان پێکرا بێت زیاد لە حەد خزمەتی خوێندکارانمان کردو لە ڕووی جلوبەرگ و پێڵا و پێداویستەکانی ترەوە. ئێمە لە سەرەتای دروستبوونی پارێزگای هەڵەبجەوە توانم بڵێم کە بە هیمەتێکی خۆبەخشانە ئەم پارێزگایە دروست بوو و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و مامۆسایانی ئاینی بازرگانانی هەڵەبجە پیاو ماقوڵان کەسە ئیداریەکان بەڕەچاوکردنی هەموو قەیرانەدارایی کە پارێزگای هەڵەبجەی
تیا لەدایک بوو بە هیمەتێکی خۆبەخشانە ئامادەکاریان کرد بۆ سەرپێخستن و بە پارێزگابوونی ئەم شارە. دەور و تەسیرێکی گرنگی هەبوو کاری خۆبەخشەکان لە دروستکردنی ئیداری ئەم پارێزگایە بە تایبەتیش لە سەرەتای دروستبوونی ئەم پارێزگایە ئێمە 3 کەس فەرمانی ئەنجومەنی وەزیرانمان بۆ دەرچوێنرا کە محافظ و 2 جێگر بوو. باقی مۆزەفەکانی ترمان هەمووی بەکاری خۆبەخشی هاتنە پێشەوە و ئامادەکاری کاری ئیداریان بۆ کردین و فترەیەکی زۆری هەتاوەکو ئەو دامەزرانانەمان بۆ کرا لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە. خۆبەخشەکان گرنگیەکی باشی بەڕێوەچوونی کاری ئیداریان بۆ مەیسەرکردین و بگرە هەتاوەکو ئێسێش ئەم خۆبەخشانە وجودیان هەیە لە دام و دەستگاکانە چکە بۆ خۆدا نەزانن کە هەڵەبجە ئیستیحداس کرابوو بە پارێزگا لەو ناو قەیرانی دارایی و سیاسی کە دروست بوو نەتوانراوەکو پێویست دامەزرانی بۆ بکرێەوە و هەتاوەکو ئێسەش خۆبەخشەکان دەور و تەسیراتی خۆیان هەیە بۆ هەماهنگگی و هاوکاریکردن و سەرپێخستنی ئەم پارێزگایە. لە بواری منداڵاندا دەستێکی باڵامان هەیە ئەتوانین بڵین بەبێ ئەوەی مبالغی تێدا بکەین لە ڕێکخراوە کە ناوی ڕێکخراوی منداڵان بێ زیاتر خزمەتمان کردەوە بە منداڵان. ساڵان لە ڕۆژی جیهانی مافی مناڵاندا تاکە ڕێکخراوێک بووین کە توانیمانە ئاهەنگ بۆ مناڵان ساس بکەین لەم شارەدا و بیریان بێنینەوە کە ڕۆژێکێ بە ڕۆژی جارنامەی مافی منداڵ لەم شارەدا و هەروەها ئەوەی لەم شارەدا زۆر بێناز بوو منداڵ بوون لەبەر هیچ بوارێکی شوێنی یاریکردن و شوێنی حەوانەوەیان نەبووە. تەنانەت ئەو منداڵانی کە لە بواری نەخۆشیەکان خاوەن پێداویستی تایبەت بە تایبەتی بواری ئۆتیزم ساڵانە هەوڵمان داوە ینی ئەو لەو ڕۆژی ئۆتیزمدا ئاهەنگیان بۆ ساز بکەین و ئاهەنگیشمان بۆ سازکردن و دیاریان بۆ ببین توانیمانە چۆن دەڵێ بارێکی گرانی ناڕەحەتی ژیانیان لەسەر ئاسان بکەین. ئەو خۆشبەختانە لە بواری مناڵاندا تەنانەت ماڵی مناڵانی باخچەکان چەند جار هاوکاریمان کردوون و ئاهەنگمان بۆ سازکردون بەپێی توانای خۆمان توانیمانە کە منداڵانی ئەم شارە ئەگەر نەمانتوانی بێ بەپێی پێویست زیاد لە حەد خزمەتیان بکەین فەرامۆشمان نەکردوون. هەر ئاوارەکان کە ڕویان کردە پارێزگای هەڵەبجە تاکە ڕێکخراوێک لەو کاتە کە ڕێکخراوی مرۆیی لە هەڵەبجەدا بوو ئێمە بووین. ئەو کاتە ژووری قەیرانەکان هێشتا لە هەڵەبجە بوونی نەبوو. بۆیە بارگرانی ئاوارەکان لە 100% لەسەر ڕێکخراوی سەروەری هەڵەبجە بووە کاتە لەبەرەوەی خەتی وەسڵی گەیاندنی نێوان هەموو ڕێکخراو نێودەوڵەتەکان و ڕێکخراوەکانی دەروی هەڵەبجە و بە ئاوارەکان لێرە و خۆشبەختانە نووسنگەکەمان وەکو چۆن دەڵێ ئۆفیسێکی وەکو قونسڵیەکی ئاوارەکانی لێهاتوە چیش سکاڵا و ناڕەحەتی و معاناتێکیان هەبوایە تەنها بۆ لای ئێمە ئاهاتنەوە کاتە تەنانە دەگە بچووناتە لای وحدەی ئیداریش ڕوبەڕووی ئێمەیان نەکردنەوە. بۆیە خۆشبەختانە ئەگەر لە ئاوارەکانیش پرسیار بکەن ئێمە بە شەو بە ڕۆژ لە خزمەتیان نابووین. ڕێکخراوی سەروەری هەڵەبجە بتوانم بەناو کە مامۆستا ئیقباڵ یەکێک کە لەو کەسە خۆبەخشانەی کە حەزی کردووە لە حیاتی ڕێکخراوی مەدەنی خۆیان ئەمە بەرجەستە بکە و پراکتیزیەکردنی لە ناوچەیەکی جوگرافیا جێ دەستی دیار بێ. لە بابەتی هەموو ئەو بوومە لەرزەیە کە لە پارێزگای هەڵەبجەیە بووە لە سەرەتای دروستبوونی ئەم پارێزگایەوە بگرە چ لە پێشتریشە ڕێکخراوەکەیان نتوانم بڵێم جێگە دەستی خۆیان کردوێتەوە بە هەموو ئەو چالاکی و بە هەموو ئەو فەندانەی کە وەریان گرتووە بۆی کە بتوانن لە هەموو سێکتەرە جیاوازەکانە خزمەت بە هاوڵاتیانی پارێزگاکە و بە ئیدارە و یاخود بە ئەو ئاوارانەی کە ڕۆیان لە پارێزگاکە کردووە. دیاری خەڵاتی بەرنامەی سەربازی ون لە کەناڵ 24 بۆ بەڕێز مامۆستا ئیقباڵ و ڕێکخراوی سەروەری هەڵەبجە کە خزمەتێکی بەرچاویان لە بوارە جیاجیەکانە بینیوە لە چەند ساڵی ڕابردوو لە سنووری پارێزگای هەڵەبجە چ لە بابەتی هاوکاریکردنی ئاوارەکان و خەڵکە کەم دەرامەتەکان ئەم خەڵاتی پێشکەش ئەکرێ بۆ ئەوەی کە هەموو ئەو کەسانەی تری لە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی کە خۆبەخشانە کار ئەکەن
بتوانێت هاندەرێک بێت وەسپاس بۆ کەناڵ 24 کە ئەو ڕێکخراوانەیە ئەو کەسە خۆبەخشانە و لەم بەرنمەیە بەسەرەکاتەوە. مامۆستا پیرۆزە.